بەشێک بەر لەم بەشە هەیە لەبارەی ئەوەیە پرۆتاگۆراس دوایەوە کە مناقەشەکەیان ڕادەوەستێ لەگەڵ سوکرات تا لەسەر شێوازی مناقەشەکردنەکە چونکە سوکرات پرسیار دەکا ئەو بە شێوازێک وەڵام دەداتەوە لە ئەسڵی بابەتەکە دوور دەکەونەوە. سوکراتیش پێی دەڵێت تۆ دەبێت ینی لەگەڵ ماوی پێکەوە دیالێکتیک بکەی ئەنجە دەرکەی نەک حکایەت. تۆ زۆر جار لە ڕێگەی و حکایەتانە و شتە درێژانەی باسییان دەکەیت دەتەوێت بیرکردنەوەمان لەسەر بابەتەکە لاشێت. لەسەر ئەوە کێشە دروست دەبێت سوکرات دەیوێڵ سێپڕوا و دواتر ئەوانەی لەوێن بەڵێن تۆ بڕۆی مناقەشەکە تا ئێرە هاتووەی تر کۆتایی پێدێ و دەبێت تۆ لێرە بیت و ڕای دەگرن. دوایەوە سوکرات دەڵێ باشە من ڕازیم بە پرۆتاگۆراس پرسیار بکەم وەڵام دەدەمەوە. پرۆتاگۆراسیش لە جاتیەوەی پرسیار بکە شارێک دێنێتەوە، شاری شاعرەکە دێنێتەوە. ئەڵێ سەختە مرۆڤ بتوانێت چاک بێت، بەڕاستی چاک بێت. تەمان دواتر شاری شاعرێکی شاری ئەمان شاعر دێنێتەوە کە قسەیەکە بەرامبەر کەسێکی تر کە قسەکە دەکا قسەکە وا دەکەوێتەوە کە ئالاساس پێچەوانەی ئەو قسەیە کە پێشتر کردوویەتی. ئێتر سوکرات دەباتە ناوە مۆزوعەوە کە ئەم شاعرە قسەکانی لێ دژن. یانی چی؟ یانی ئەسلی مۆزوعەکە ون دەبێت. ئەو لە جاتیەوەی خەریکیەوە بن فەزیلەت چییە؟ لە جاتیەوەی خەریکیەوە بن ئایا فەزیلەت فێر دەکرێت ینی دەتوانین فێری خەڵکی بکەین چاکە؟ دەتوانین چاکە فێری خەڵک بکەین؟ یانە دەشە ناوم ینی سوکرات دەباتە ناو بابەتێکەوە کە ئەم شاعرە قەولەکانی لێک دژن کە باسی فەزیلەتی کردو. یانی چی؟ ینی مۆزوعی فەزیلەتەکە ون دەبێت مەوزوعەکە دێتە سەر شاعرەکە لەگەڵ خۆیان لێک دژە لە قسەکانی هەیە لێک دژنیە. تەمان جارێکی تر گفتوگۆکەیان دەپشتێ جارێکی تر دەست پێ دەکاتەوە. ئەمە دەستپێکردنەوەکەی دوای ئەو حکایەتەیە حکایەتی ئەو بەیتە شاریە کە دەیەندێتەوە و وین دەکرێت. ئەم جار سوکرات ئەم پرسیار دەکاتەوە. تەمان لێرەوە جارێکی تر سوکرات بابەتەکە دێنێتەوە. ئەویش بابەتەکە ئەوەیە ئایا ئەم چاکانە کە هەن یەک ڕیشەیان هەیە؟ یانی بە معنایەکی تر شتێک هەیە ئەگەر ئێمە ئاوا بین ئەو چاکانەمان تایە کە هەموو چاکەکان لەو شتا مشتەرەکن ئاو بەشن. ینی بەبێ ئەوەی ئەوە هەبێ ئەوە چاکەکان نین کەواتە بۆی هەر چاکەیەک هەبێت دەبێت چیە بێت؟ دەبێ ئەو شتە هەبێ کە هەموویان تایە یەکن. ئایا چاکەکان لە بنەمایەکە یەکن یا چاکەکان هەر یەکەیان سەر بەخۆیە؟ تەمان گفتوگۆکە لەسەر ئەمەیە. لای پرۆتاگۆراس چاکەکان جیاوازن، هەر یەک وەکو دەموچاوان وەکو ئەندامەکانی دەموچاو وایە کە ئەندامەکانی دەموچاو لەگەڵ ڕوخسار خۆیان لەگەڵ دەموچاو خۆیان جیاوازن، هەر یەکەشیان لەگەڵ یەکە جیاوازن. نەک وەکو پارچە زێڕێک کە تۆ دەیکەیتە کۆمەڵە پارچەکە لە نێوان خۆیانە لە یەک دەچن و لەگەڵ زێڕەکەشە لە یەک دەچن. وە مناقەشەکە لەسەر ئەوەیە کە لای سوکرات چاکەکان هەمووی یەک بنەمایان هەیە، لەبەرەوە یەک بنەمایان هەیە لەو بنەمایەدا یەکن. و ئەوەی کە ئێمە جیایان دەکەینەوە بۆ نمونە دادوەری و ڕازگۆیی و خۆپارێزی و ئازایەتی و هەر شتێکی تر لەوانە کە هەیە بەخشندەی و بۆ نمونە ئەمانە هەمویان سەرچاوە لە هێزێکەوە بنەمایەکەوە دەگرن، لەبەرەوە هەمویان لەو بنەمایەدا یەکن لای سوکرات. بەڵام لای پرۆتاگۆراس ئەمە وانییە. بەڵگەشی چییە؟ بەڵگەشی ئەوەیە فەرزەن ئەڵێ کەسانێک هەن زاڵمن بەڵام ئازان. تەبەن مەوزوعی ئازایەتی لەبەرەوە تۆزێنی لەسەرە، ینی کە ئێمە بیر لە ئازایەتی دەکەینەوە کۆ نیە بیر لە دادوەری بکەینەوە.
هەست بە جۆرێک لە جیاوازی دەکەین لە بینی ئازایەتی و دادوەریە. و مەوزوعی ساختکردنەوەی ئەوەی ئازایەتی فەزیلەتە یا فەزیلەت نییە سەختترە لە مەوزوعی لەوەی کە ئێمە بمانەوێ ئەوە ساختکەینەوە دادوەری فەزیلەتەیانە. یعنی دادوەری هەر بە بیستنی ناوەکەی ئێمە یەکسەر دەزانین فەزیلەتە. بۆ نمونە خۆپارێزی هەر بە بیستنی نامەکەی ئێمە دەزانین فەزیلەتە. زانین هەر بە بیستنی ناوەکەی ئێمە دەزانین چاکە. بەڵام ئازایەتی کە ناوەکەی دەبیستین لەبەرەوە ئازایەتی لەگەڵ شتی ترا تێکەڵ کراوە نزیکن لە یەکەوە لا فۆرما، ئەمە تۆزێنی دەوێت لێکدانەوەی دەبێت بیری لەکەینەوە بزانین فعلەن ئازایەتی فەزیلەتە چاکەیەکە، یەکێکە لەو چاکانە کە مرۆڤ پێی چاکە یاوەکو فەزیلەت نییە، هەر توانایەکە قودرەتێکە لە کەسەکە هەیە و هیچی تر، یعنی قودرەتێکە بەبێ ئەوەی چاک بێت. ئێستا قودراتی ترمان هەیە، ئەوانە قودراتن توانان، بەڵام ئەم توانایانە بێلایەنن، نەچاکن نەخراپن. بۆ نمونە تۆ ئەندازیاری ئەم ئەندازیاریە نەچاکە نەخراپە، تۆ دارتاشی لە پیشەیەکان ئەو توانە پیشەیانە هیچی نەچاکن نەخراپن، ینی چاک و خراپە لێرە لە باسانیە. ئەگەر ئەمانە چاک و خراپ بن، بۆ نمونە بڵێین فلانە کارکە مرۆڤێک دەیکا و ئامێرێکیش دەیکا، ئەگەر مرۆڤێک کردی ئەمە چاکە بێ دەبێ ئامێرەکەش چی بێ؟ ئامێرەکەش چاکە بکە، بەس ئامێر چاکە ناکات، ئامێر نە چاکە دەکات نە خراپە دەکات. جا ئەوەی لێرە ئازایەتی تۆزە ئێشکالی تایە، پرۆتاگۆراسیش ڕێک چۆتە ناو ئەو شوێنەوە مەوزۆی ئازایەتی دێنێتە پێشەوە بۆی بە سوکرات بڵێ بۆی بە سوکرات بڵێ ئەمانەی کە تۆ بە یەکیان دەزانی و ناون چاکەکان یا فەزیلەتەکان لە ڕاستیا چی نین؟ یەک نین، جیاوازن. ئەمە ئەسڵی مناقەشەکەی. من لێرە پەرەگرافەکە دەخوێنمەوە. سوکرات دەڵێ پێم وایە ئەو پرسیارەی دەبێت بکرێ ئەمەیە: ئایا زانین و ئاو سەنگی ڕاگرتن، یعنی ئاعتیدال، ڕاگرتنی ئاوسەنگی، تەمەن ئاوسەنگی ڕاگرتن لە ڕاستیا فەزیلەت نییە، ئەمە بەڵام ئەرستۆ بە بنەمای فەزیلەتەکانی نەزانێت. ڕاگرتنی ئاوسەنگی لەبەر ئەوەی ئێمە هەر بەوا دەزانین کە ئامێرێک قودرەتی ڕاگرتنی ئاوسەنگی هەیە، لەوێ دەزانین ئەمە شتێکی زیاتر ئامێری و پیشەییە. بۆ نمونە تۆ ئامێرێکی ساردکردنەوە هەوای هەوا فێنە دەکاتەوە هەتە، ئەو ئامێرە دەتوانێت بەردەوام هەواکەت بە شێوەیەکی هاوسەنگ لەگەڵ گەرمای جەستەتا و ئەوی کە جەستەت دەیەوێ ئەوە هەوایە بێڵێتەوە بە هاوسەنگی. بۆ نمونە 27 پلەی ئەو هەوایەیە، ئەو ساردەیە کە لەگەڵ جەستەتا هاوسەنگە، ئەو ئامێرە دەتوانێت لەو پلاینەکە بێڵێتەوە، ئەگەر هەوای دەوروبەریش بە هەر جۆرێ بگۆڕێ ئەو دەتوانێت ئەو هەوایە ساردیەوەکە لەو ئاسا ڕاگریت. بۆ نمونە کە تۆ سیارێک لێ دەخوریت، ئەم سیارە لێخورینە بەهۆی ڕاگرتنی هاوسەنگیەوە تۆ دەتوانی بە دروستی لێخوری. کەسێک پاسکیل لێ دەخورێ، پاسکیل لێخورین چییە؟ پاسکیل لێخورین ڕێگا ڕاگرتنی هاوسەنگیە. یعنی بەپێی ئەو دەوروبەرەی کە پاسکیلەکە بەس دەڕواپیایە دەبێ قورساییەکان ئەم لاوەلای پێ بکرێتەوەکو ئەو پاسکیلە ڕاوەستێ. بەلەمێک کە کەسێک یانینی دەکات ئاراستەی دەکات، ئەم بەلەمە لەگەڵ شەپۆلەکانە دەبێ ئەو هاوسەنگی ڕابگیرێ. یعنی مۆزوعی ڕاگرتنی هاوسەنگی ئەوەندەی شتێکی میکانیکی و پیشەییە لە ڕاستیا شتێکی ئەخلاقی نییە، بەڵام ئەرستۆ دەیکاتە شتێکی ئەخلاقی. دەکرێت ئەمە پێ بڵێن شتێکی مۆراڵیە، ینی نەریتیە، کۆمەلگاوت لێ دەخوازیێ. بۆ نمونە کۆمەلگاوە لێ دەخوازێنە زۆر تون بینە زۆر نەرم بی، کۆمەلگاوە لێ دەخوازێ ئەو بەینانە ئەو وەسەتیەتەی کە هەیە. جا لێرە و هاوسەنگی ڕاگرتنی هێناوە سوکرات،
وەڵە ڕاستیا من پێم سێر بووە سەنگی ڕاگررتنی هێناوە وەکو فەزیلەتێک لێرە پێناسی دەکاتەوە سوکراتیش وەکو وتمانەمە هەر دەکاتە ئەساسی ئەخلاق زانین هاوسەنگی ڕاگررتن ئازایەتی دادوەری خۆپارێزی ئەمانە ناوی پێنج لە لای سوکرات پێنج لە فەزیلەتەکانن ئەڵێ ئایا ئەمانە پێنج ناون و هەڵگری ئەمانمانان یان لە پشەرێکەیە لەو ناوانەوە جەوهرێکی تایبەت بوون تووبوونێکەیە کە ئەرکێکی جیاوازی تایبەت بەخۆی هەیە یعنی ئایا خۆپارێزی دادوەری هاوسەنگی ڕاگررتن ئازایەتی زانین ئەم پێنجە ئەمە تەنها ڕواڵەتی چاکەن یعنی تەنها بە ناوەکانیان جیاوازە ئەوە ناوەڕۆکەی هەڵیان گرتووە و جەوهری کە هەیەە کامانە دەرکەوتەی ئەو جەوهرن هەمان شتە یاوەکو ئەمانە هەر یەکەیان جەوهرێکی سربەخۆن و لە نێوان خۆشیانە جیاوازن و جیاوازیشن لە هەمووەکە ئەوەی کە هەموو ئەمانە هەمووی بەشی ئەون ئەڵێ تۆوتە دەمانە ناو نین بۆ هەمان شت و لە پشت هەر یەک لە ناوانەوە بوونێکی سربەخۆیە و هەر یەکەشیان بەشێکە لە بەشەکانی چاکە نەگە بەو شێوەیە کا پارچەکانی زێڕێک بەشێکن لە زێڕەکە خۆی کامویان لە یەک دەچن و لامان کادا لەو هەمە کێش دەچن کە هەر یەکەیان بەشێکە لی بەڵکو بەو شێوەیە بەشەکن لە شتێک کە بەشەکانی ڕوخسار بەشێکن لە ڕوخسارەکە بەڵام لە نێوان خۆیاندا لە یەکتری دەچن و نە لە نێوان خۆیاندا لە یەکتری دەچن و ناریەکەشیان لە ڕوخسارەکە دەچێت کە هەمەکێکەیە و هەر یەکەشیان هەرکێکی تایبەت بەخۆی لاوانەکەی پێشوو باسمان کرد کە دوو جۆر لە کل و جزء هەیە ینی هەمەکی و بەشێکی زێڕێک کاتێک ئێمە دەکەین بە کۆمەڵە پارچە زێڕێک لە ڕاستی هەر پارچێک لەو پارچانە هەر زێڕە ئێمە ناوێکی ترمان لێ نەناوە پارچەیەک لە زێڕ هەر وەکو ئەو زێڕەیکان پارچەی لێکراوەتەوە هەر پێی دەڵێن زێڕ پارچەیەک لە ئاسن کە لە ئاسنێ کراوەتەوە هەر بەمیش دەوترێ ئاسن یانی چی؟ یانی بەشەکان ناوی کولەکە وەردەگرن ناوی ئەوە وەردەگرن کە ئەمە بەشێکە لێ کەواتە بەشەکان لە نێوان خۆیانە یەکن و لەگەڵ هەمووەکەشە ئەوەی کە هەموویان سەر بەون بەشی ئەون لەگەڵەوانیشا یەکن ئەمە بۆچی ئەوایە لەبەر ئەوە زێر یا ئاسن یا تەختە یا هەر مادەیەکی تر ئەمانە تەنها بەم ناوەی کە ئێمە لێمان ناون تەنها وەکو هیولایەک ئێمە سەیریان دەکەین یعنی وەکو مادەی دروست بوونی شتە بۆ ئەوەی شتێکی سربەخۆ بێ وجودێکی سربەخۆی هەبێت دەبێ فۆرمێکیشی هەبێت نەگەرما دەبێت فەرزەن ئەم کامێرایە لە مادەیەک دروست بووە بەڵام ئەم کامێرایە ئەگەر فۆرمێک نەبێ فۆرمەکەی تر ستراکچەرێک بێت لە ناو ئەو شتانە پاشانە ڕاگرێ یا وەکو هەر شکڵێکی دەرەکی بێ ئەوە نابێت بە کامێرا نابێت بە شتێک نابێت بە بوونەوەرێک نابێت بە شتێک کە بوونێکی سەربەخۆی هەیە لەبەرەوە کاتێک پارچەیەک لە ئاسن لە ئاسنەکە دەبێتەوە هەر هیولایە بەڵام پارچەیەک لە ئاسن کاتێک ئێمە بۆ نمونە شمشێرێکی لێ دروست دەکەین ئەو کاتە پێی ناڵێن ئاسن ئەوەی لە بەردەستمانایە پێی دەڵێن شمشێر کەواتە ئەوەی وجودی ئەمەی لە بەردەستمانە دیاری دەکات چییە؟ ئەو شێوەیە کە داومانە بە ئاسنەکە ئاسنەکە ئێمە تەنها چیمان کردووە بۆ بە شمشێر تەنها فشکڵێکمان پێداوە بۆ بە شمشێر شێوەیەکمان قاڵبێکمان دروست کردووە لەو قاڵبە دامانەوە قاڵبەکە چییە؟ قاڵبەکە شێوەیەکە کام شێوەیەمان پێداوە بۆ بە شمشێر یعنی بووە بە بوونەوەرێک بۆ بە شتێک کە خاوەنی بوونە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەو فۆرمەی کە وەری گرتووە بەڵام فۆرمەکەش محکومە بەچی بە وەزیفەیە کە جەبێت جێبەجێکە یعنی شمشێرەکە ئیشێکی هەیە بۆ ئیشێک هاتووەتە بوون فۆرمێکیشی هەیە مادەیەکیشی هەیە یەکێکیشی هەیە دروستی کردووە چوار علەتەکەی ئەرستۆ ئەوەی کە هەر شتێک بێتە بوون دەبێت ئەو چوارەی ئەو چوار
هۆکارە هەبن بۆ بوون. کاتێک ئێمە بیل لە دەموچاو دەکەینەوە بەشەکانی دەموچاو یا بەشەکانی مرۆڤ، ئەمانە هەر یەکەیان ئۆرگانێکی سربەخۆن، یعنی هەر یەکە وجودێکی سربەخۆی هەیە. ئەمە وەکوەوە نییە بڵێن پارچەیەک بن لە گۆشتێک کە هەموویەتی، هەر یەکە ئەگەر لە گۆشتیش بێ، ئەگەر هەمووشی یەک مادە بێ، فۆرمێکی پێدراوە بۆ وەزیفەیەکی تایبەتیشی هەیە بۆی ئەو فۆرمەی کە وەریگرتووە یا بۆی ئەو ساکچەرەی کە هەیەی ئەو نظامی کە لە ناوە ڕایگرتووە و شتێ ڕاگرتووە. لێرە ئەم شتانە بوونەوەرن کە بوونەوەربوون با بە هەمووشیانەوە شتێک پێک بێنن، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوان وجودی خۆیان لە ناو ئەو شتاون ناکەن، یعنی هەر بەسەر بەخۆ دەمێننەوە، یعنی لەگەڵ ئەوەشە هەموویان ئەندامی شوێنەکەن، بەڵام هەر یەکەشیان بۆ خۆی وجودێکی سەر بەخۆی هەیە. وەکو چۆن لە کۆمەلگایەکە بە هەمووی دەوترێت کۆمەلگا، بەڵام لە عینی کاتی شار تاکێک لەو تاکانە بوونێکی سەر بەخۆی هەیە. جا لای پرۆتاگۆراس وەکو فەزیلەتەکان ئاوا جیاوازن، یعنی هەر یەکەیان وجودێکی سەر بەخۆی هەیە وە خاوەنی جەوهەرێکی تایبەتە. لەبەرەوە کاتی ئێمە باسی دادوەری دەکەین هیچ پێویست ناکا باسی بۆ نمونە زانین بکەین، پێویست ناکا باسی خۆپارێزی بکەین، پێویست ناکا باسی هیچ فەزیلەتێکی تر بکەین. بۆچی؟ چونکە فەزیلەتەکانی تر هیچ پەیوەندیەکیان بەم فەزیلەتەوە نیە، بەم چاکەیەوە نیە. وەکو چۆن ئێمە بەسەر بەخۆ دەتوانین باسی لووت بکەین، پێناسەی بکەین بەبێ ئەوەی گوێ بێتە ناو پێناسەی لووتەوە. ئێمە دەتوانین پێناسەی گوێ بکەین بەبێ ئەوەی هیچ ئەندامێکی تری چاو بێتە ناو پێناسەی گوێەوە. ئەمە چی دەگەیەنێ؟ ئەوە دەگەیەنێ کە گوێ بوونێکی سەر بەخۆی هەیە، بۆیە ئەمە دەتوانین بەبێ چاویش چی بکەین؟ ئێمە پێناسەی گوێ بکەین. بامان شێوەیە دەتوانین پێناسەی دەست بکەین بەبێ قاچ، بەبێ ئەوەی قاچ بێتە ناو پێناسەکەەوە. کە دەڵێن بێتە ناو پێناسەکەەوە یانی چی؟ یعنی ئەو دەسە بۆ ئەوەی دەست بێ پێویستی بە قاچ نییە. ئەگەر پێویستی بە قاچ وایە دەبایە قاچیش بێتە ناو پێناسەکەەوە. بڵێن دەست ئەوەیە کە قاچی هەیە بۆ نمونە، ئەو کاتە قاچەکە دەکەوتە ناو پێناسەکەەوە. یعنی پێناسە ینی حەد، یعنی حدودی بوونی ئەو شتە. لە فەلسەفا حەد و پێناسە یەکشتن. پێناسە چیمان بۆ تهدید دەکات؟ حدودی ئەو بوونی ئەو شتەمان بۆ تهدید دەکات. بەسراوە بە چیەوە؟ ئەگەر چی هەبێ ئەو هەیە، چی نەبێ ئەو نییە. ئەگەر شتێک ڕەپت بێ بە بوونی ئەمەوە، ئەگەر ئەو شتە نەبێت ئەم نەبێ، ئەوە دەکەوێتە ناو پێناسەکەیەوە. بۆ نمونە بەفر دەبێت سپی بکەوێتە ناو پێناسەکەیەوە. بۆچی؟ چونکە وجودی بەفر پەیوەندی بە سپێکەوە هەیە. زیار بۆ نمونە زەردێتی زیار دەبێت بکەوێتە ناو پێناسەکەەوە. بۆچی؟ چونکە زەردێتی زیار لازمە بە وجودی زیارەکە. جا لێرە لای ئەو ئێمە کاتی باسی بۆچی ئەم فەزیلەتانە دەبێت لە یەکتردا ببرێنین؟ بۆچی سۆفستایەکان فەزیلەتەکان لە یەکتردا دەبرێنن؟ بۆ ئەوەی بتوانین بڵێن کەسێکی ئازایەتیش ڕەبتی بە چاک ئەوە نییە کە تۆ دادوەربی. کاتێک کە ئازایەتی ڕەبتی بە دادوەریەوە نەبوو، ئەوە کەسەکە بە کەیفی خۆی کوشت و بڕ دەکات، ناویشانەوە ئازا. کەواتە لێرە ئەوەی ستەمکارە دەتوانێت چی بێ؟ خاوەنی فەزیلەتی ئازایەتی بێ. یعنی کەواتە ئەوەی خراپە چاکە. دەکرێت ئەوەی خراپ بێت چاک بێت؟ بەوەی کە ستەمکارە خراپە، بەوەی کە ئازایە چاکە. ناکرێت لە یەک کاتا شتێک هەم خراپ بێت و هەم چاکیش بێت. بەڵام سۆفستایەکان ئەم مەجالە دروست دەکەن بۆ ئەوەی ئاوا بڵێ دەکرێت ئینسان دادوەریش بێ و درۆزنیش بێت. دەکرێت قەیچێکا لەوێ دادوەرە، بەڵام لەوێ درۆزنە، یعنی ئینسانە ئیتر.
کای بۆ ئەمە ئاوایە نێم شتانە نییە ئاوا بێنە پێشەوە بۆەوەی تۆ بتانی وێنەیەک لە چاکی بۆ خۆت دروستکەی لە ناو شەوە وانەبیت. ئەمە هەمووی دروستکردنی مەجالە بۆ ئەوەی چاکە خراپە بە ناوی چاکەوە کار بکات. درۆزنی بە ناوی ڕازگۆییەوە کار بکات. بە ناوی ڕازگۆییەوە تۆ بانکە بەڵام لە کاتێکا چییە؟ تۆ ئەوەندە دەزانی کەوتیتە ناو درۆیەک لە کاتێکا و بە ناوی ڕازگۆییەوە بانگی کردیت. یعنی بە ناوی فەزیلەتەکانەوە تۆ هەموو ئەوەی ئەوانەی کە بانگێشتی شتەکان دەکەن هەمووی بە فەزیلەتەکان بانگێش دەکەن. یعنی بانگێش بۆ فەزیلەتەکان دەکەن. بۆ نمونە بانگێش بۆ دادوەری دەکەن، بانگێش بۆ ڕازگۆیی دەکەن، توزانم بانگێش بۆ هەر شتێک لەمانەی کە لای ئێمە جوانن بۆ ئازادی دەکەن، بۆ ئازایەتی دەکەن، بۆ ئیمان دەکەن، بۆ هەموو ئەمانە دەکەن. بەڵام ئەمانە کۆمەڵە شیعارن وەکو داوان ئێمەش کاتێک کە ئەمەمان قبوڵە بۆچی قبولمانە؟ چونکە ئێمە لە ڕاستیان ناتوانین چاک بین بەڵام دەمانەوێت ڕواڵەتێکی چاکمان هەبێت لەبەرەوە ئەمەمان پێ قبول دەکرێت. سۆفستایی کار لەسەر ئەوە دەکا چۆن ئەو عەقدە سڕیە ئەو پەیمانە سڕیە لە نێوان تاکەکانی کۆمەلگایەکە دروست بکە کە هەمویان دەزانن درۆ دەکەن و بەڵام کەسیشیان بە کەسیان ناڵێ درۆ دەکەن. هەمویان بەڕاست وانیشان دەدەن بەڕاستی یەکتر وەردەگرن بەڵام لە نێوان خۆیانە چییە؟ هەمووشان دەزانن لە ناو درۆیەکان. بەڵام ئەم درۆیە بە هیچ شێوەیەک نابێ ئاشکرا بکرێ. ینی پەیمانەکە وایە نابێ ئەم درۆیە ئاشکراکەین بۆی دڵی خۆمان خۆشکەین بەوەی کە چاکین لە کاتێکا چاکیش نین خۆشمان دەزانین چاکین. هەر ئەمە تەمان دەگەڕێتەوە بە سەرەتا کە پرۆتاگۆراس لە حکایەتەکە دەڵێ کاتێکە مۆزوعی دادوەری دابەش کرا خەجاڵەت و دادوەری دەبێ هەموو ئینسانێت دادوەر بێ ئەگەر بە درۆشۆ دادوەر بێت. یعنی ئەگەر بەڕواڵەتیش دادوەر بێت دەبێت دادوەر بێوەنا لە کۆمەلگای مرۆیی دەردەچێ. ئەمە مەجال دروست دەکا بۆەوەی ئێمە بە ڕووپۆشی دادوەری خۆمان ڕووپۆشکەین بەڵام لە ناوەستەم کاربین. لێرەشا تەمان هەمان شت دەکرێت. ینی ئەم تەسەووری کە لەویا هەیە دەڵێ ئینسان ئەگەر بەڕواڵەتیش بێ بە درۆژ بێ بە هەر ئەو شتە بکە کە چاکە بە درۆژ بێت بەڵام بە درۆ ئەوە ناکرێت کە چاکە لە ڕاستیە. بەڵام تۆ وا نیشان دەدەی کە شتێکت کردووە چاکە وا نیشان دەدەی ئەوانە خۆی لە خۆیان ئەمەی کردوتە بە ناوی چاکەتەوە چاکەوە کردوتە بەڵام هەمووی فەرتوفێڵ و درۆ و ساختە چێتیە هەمووی لەسەر ڕەبتە بە بەرژەوەندیەکانتەوە. تۆ بە ناوی چاکەوە چاکە لەسەر بەرژەوەندیدا نامەزرێت. تۆ بە ناوی چاکەوە کار دەکەی بەڵام بۆ بەرژەوەندی خۆت کار دەکەی. بۆ کۆمەڵە شتانێکی کە لە چاو چاکە هیچ نەم شتانە ینی شتێک نین. ئێمە هەمووی لەکوێوە هاتووە؟ لەوە هاتووە کە بڵین فەزیلەتەکان یەک ئەساسیان نییە کە ئەساسی هەمویان چاکەیە. ئەمانە دابراون لە یەکتر بۆیە دەکرێت ئینسانێک لە عینی کاتا دادوەر بێ بەڵام درۆزنیش بێت. وەکۆوەیە کە دەڵێن دەکرێت شاعر بێ بەڵام بۆ نمونە پیاو کوش بێت. دەکرێت شاعر بێت و پیاو کوش بێت. ئەمە زۆر احتیاجیەکە. گرنگەوەیە شعرەکانی باشن ئێمە شعرەکانی دەخوێنینەوەمان نییە بەسەر. ئەمە دابراندنی ئەوەیە لە کەسەکە دەردەکەوێت لەگەڵ کەسەکە خۆیان. یانی دەڵێم دەکرێت مفەکر بێ بەڵام کەسێکی ساختە چی بێت خەڵک بخەڵەتێنە لە بازار. ئەمە تەمان خطابێکی باوە لە جۆرێک لە ڕەوایەتی پێدراوە ئەمە کە فعلەن کەسێک دەکرێت ئەمە بۆچی چونکە حساب کراوە بۆ ئەمانە وەکو پیشە. لێرە ئەڵێ لەبەرەوە بەلاتەوە احتیادی بێ کە ئەم کەسە لەویا قۆڵ بڕە بەڵام لێرە کەسێکی متەقیە لە خوا ترسە. ئەمە دەبێ احتیادی بێت. یعنی تۆ دەبێ هەردووکیان بتوانی کۆکەیتەوە دوانە لە کاتێکا کەسێک
کەسێکی خۆپارێز ناکرێت قۆڵ بڕێت یعنی کەسێک متەقی بێ بە معنە عەرەبیەکەی خۆپارێز بێ ناکرێت دز بێ چونکە دزی چییە؟ خۆنەپارێزیە بە سەفسەتە دێ ئەم پەیوەندیانە دەپشێنە بۆ ئەوەی ئیمکانە بێ ئەم دوانە کۆ ببنەوە یعنی کەسێک بکرێ لە یەک کاتا چاکیش بێ و خراپیش بێ وایترە و تەسەورە سەرە بدا بڵێ ئینسانی چاکە وجودی نییە ئینسان خراپەشی تایە و چاکەشی تایە لەبەرەوەی ئەتیادی ئەگەر خراپ بوو یعنی لێی مەگرە ئەگەر چونکە لە شوێنێکیشا چاک بووە مانە لێک دژنین یعنی دەکرێت ئەگەر ئەوەی هەیە لە کاتێکا باش بێ لە کاتێکا خراپ بێ ئەیتر ئەمە وا لێک نادێتەوە لێرە بۆیە خراپە چونکە لەگەڵ بەرژەوەندێکە یەک نییە لەویا بۆیە چاکە دەبێتە باوک و برا و خەمخۆری تۆ چونکە بەرژەوەندێکی هەیە یان بۆی بنەمای بەرژەوەندی بشارینەوە دێن دەڵێن دەکرێت ئینسان چاکیش بێت و بۆ نمونە دادوەریش بێت و لەولاشەوە کەسێکی قۆڵ بڕبێت بەڵام سوکرات دەیەوێت ئەمانە هەمووی بنەما بگەڕێنەوە بۆ بنەما ڕاستەقینەکەیان هەڵێ بە پرۆتاگۆراس ئەگەر ئێستا لەسەر ئەو بۆچوونەی ئەوە بیڵێ ئەگەر لە خاڵێکی بیڵێ ئەگەر لە خاڵێکی دیاریکراویشدا بۆچوونەکەت گۆڕانی بەسەرداهاتووە ئەوە دیاری بکە چونکە من لای خۆمەوە ئەوەت لێ ناگرم کە لەبارەی ئەو خاڵەوە یا خەڵێکی ترەوە بۆچوونێکی ترە دەبێت یان ئەگەر بە دێژایی ئەم گفتوگۆیە بیرۆڕات گۆڕاوە هەست بە دۆڕان مەکە چونکە من بۆ دۆڕان و بردنەوە قسە لەگەڵ تۆ ناکەم بۆ من ئاساییە ئەگەر ڕێیت وەکو خۆی ماوەتەوە ئەوە بیڵێ ئەگەر لە خاڵێکیشا گۆڕانی بەسەر هاتووە هەر بیڵێ شەرم مەکە لەوە وابزانی دۆڕاوی کاتی ئەمە تەنەزولە چونکە ئێمە بە شوێن حەقیقەتا دەگەڕێن مۆزوعەکە بردنەوە دۆڕان نییە پرۆتاگۆراس زانی چی دەڵێ سوکرات من سوورم لەسەرەوەی ئەوانەی کە باست کردن بەشێکن لە چاکە و چوار لەوانە تا ئاستێکی زۆر لە یەکتر دەچن تاوان پێشتر دەیوت سوکرات تۆ دەتەوێت لێکچوونێکی کەم لە نێوان ئەمانە هەیە دەتەوێت بەمانە بڵێن ئەوانە یەکن لە کاتێک کاشتانێک ئەگەر لێکچوونێکی کەمیان هەبوو لە نێوانە هەبوو یانی ئەوە نان لە یەک دەچن شتانێکی جیاوازیەکی کەم لە نێوانیانە هەبوو یانی ئەوە ناجیاوازن یانی سەرەتا ئەو دەڵێ ئەمانە کولەن جیاوازن بەڵام ئێستا لێرە دەڵێ سوکرات من سوورم لەسەر ئەوەی ئەوانەی کە باست کردن بەشێکن لە چاکە و ئەمە هەر ئەویش پێی وایە ئەوانە بەشێکن لە چاکە لەوێ هاوڕان بەڵام دەڵێ چی ئەڵێ چوار لەوانە تا ئاستێکی زۆر لە یەکتر دەچن چوارەکەی کە زانین بوو ڕاگرتنی هاوسەنگی بوو لەگەڵ ئازایەتی لەگەڵ خۆپارێزی لەگەڵ دادوەری ئایان پێنجێ هەمان شتن کۆمەڵێ ناوە نێمە بۆ هەمان شت بەکاریان دێنی ئەم دەڵێ چواریان لە یەک دەچن ئێستا یانی پێشتر دەیوتیش کامیان لێک ناچن بەڵام یەکێکیان تەواو لەوانی تر جیاوازە ئەوەی کە لەوانی تر جیاوازە چییە؟ هینە ئازایەتیە ئەڵێ ئازایەتی جیاوازە لە دادوەری و لە ڕاگرتنی هاوسەنگی و لە خۆپارێزی و لە زانین بەڵام ئەم بەڵگەی هەیە بۆ ئەمە تەمان ئەم بەڵگەی کام لێرە دەیەنێتەوە لای ئێمەش بەڵگەیەکی باوە لای ئێمە خەڵکێکەیە زاڵمە بەڵام ئێمە دەڵێن ئازایە خەڵکێکەیە پیاوکوژە دەڵێن ئازایە ئێمە دەڵێن ئازایە خۆشیشمان دەوێت کە ئازایە بەس ئایا ئەمە ئازایە ئەمە ئەسلی پرسیارەکە ئەگەر ئەمە ئازابیەوە پرۆتاگۆراس ڕاست دەکا دەکرێت کەسێک ستەمکار بێ کە ڕەزیلەتە ینی هەڵگری ڕەزیلەتێکە هەڵگری خراپەیەکە و لامان کاتیشە ئازابێ کە هەڵگری ینی هەڵگری چاکەیەکە ینی لامان کاتە خراپیشە و چاکیشە ئەڵێ سوکرات من سوورم لەسەر ئەوەی ئەوانەی کە باست کردن بەشێکن لە چاکە و چوار لەوانە تا ئاستێکی زۆر لە یەکتر دەچن بەڵام ئازایەتی لەگەڵ ئەوانی تردا جیاوازیەکی گەورەی هەیە بۆیە من پێم وایە ئەوەی وتم ڕاستە کە کەسانێک هەن گەورەترین ستەم دەکەن تا ئەو پەڕی خۆنەپارێزی خۆنەپارێزن و گۆمڕان و نەفامن
کەچی بە ئازایەتیەکەیان ناسراون یعنی ئەو خاسیەتانەیان بە پێچەوانەوەتیایە چاکەکان هەمووی خراپەیە لەوانە بەڵام لە عینی کاتیشا بەچی ناسراون بە ئازایەتی ناسراون و ئەمە لای ئێمەش وەبزانم لە عەقڵی عامە هەیە ینی فلانە کەسێک دەزانین جەردەیە دزە فلانە فیسارە بەڵام دەڵێن ئەو کەسە ئازایە سکرات دەڵێ لێرەدا بوەستە چونکە ئەوەی کەوتت جێگەی هەڵوەستەکردنە و هەڵوەستەکردن و تێڕامانە باشە مەبەست لە پیاوی ئازا ئەوە نییە کە پێشڕەوە یان مەبەست کەسێکی ترە پێشڕەو لێرە ینی ئەوەی کە دابنێن ئێمە کەوتینەتە شوێنێ ڕێگایەک هەیە مەترسیتایە دەبێ بەو ڕێگایە شابڕۆین یەکێک لە ئێمە جورئەتی ئەوە دەکات بەر لەوانی ترمان بە ڕێگاکەدا بڕوە ینی پێشڕەوی بکە پێشڕەوی من لەم لێرە بەم مانایە بەکارمێنەوە ینی ئەوەی کە پێش ئەوانی تر دەتوانێت بڕوا بەو ڕێگا سەختە جا مناقەشەکە دەبێتە ئەوەی ئایا پێشڕەوی ئازایەتیە ینی ئازایەتی عیبارەتە لەوەی کە کەسێک پێشڕەوی بکە یا ئازایەتی شتێکی ترە